بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتتان شاد، هیوادارم لە هەر شوێهان ساڵ و سڵامەت بن. ئەبوبەکری شەریزادەم لە بەرنامەیەکی ترا لە خدمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەی ئەوڕۆ لە تەریقی تەلەفۆنەوە هومایونی گودازگار لە ڕابەری حیزبی حکمەتیست داوەتمان کردووە و لە تەریقی تەلەفۆنەوە لەم بەرنامەیە بەشداریکە. هومایونی گودازگار ئەگەر دەنگمە بیستی لە ڕێگای تەلەفۆنەوە خۆشاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاستانەکەم، سڵاو ئەرزەکەم لە خزمەت ئێوە و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەتانە. مەمنون لە بەشداریت هومایونی گودازگار. هومایونی گودازگار هەر وەکو ئاگاداری دەی نزیکە بینەوە بەرەو ڕۆژی جەهانی ژن 8 مارس کە بێتە هەفتەی ئەسفەندی ئێران. هەر وەکو ئاگاداری ساڵی 1910 لە کۆنگرەی بینەملەلی ژنانی کۆمونیست لە کۆپێنهاگ کە ئەو کۆنفرانسە بەرگوزار بوو، کلارا زیتکین یەکێ لە ڕابەرانی سوسیال دموکراتی ئالمان 8 مارسی بە عنوانی ڕۆژی جەهانی ژن پێشنەهاد کرد کە هەر لەو کۆنگرەدا ئەو پێشنەهادە قبول کرا و تەسویب کرا و لە ساڵی بعدیە یعنی 1911 لە وڵاتانی وەکو ئالمان، دانمارک، سوئیس، چین، رووسیا، ئوسترالیا تەظاهوراتێ بۆ دفاع لە حەقی ژنان و داخوازی بۆ حەقی بەرابەری حقوقی لە عەرسەهای جۆراوجۆری سیاسی، ئیجتیماعی، ئامۆزش، کار و هەموو ئەمانە ئەم تەظاهوراتە دوای ساڵێک بە دیفاع لەم ڕۆژە و بۆ بەرابەری و تەحققی حقوقی ژن و پیا و بەرگوزار بوو. و تا بە ئەم ڕۆژ ئەم 8 مارسە وەکو سنەتێ جێکەوتووە عەلەی دەوڵەت و ئەحزابی حاکم. تۆ کولەن ئەم وەزیەتە چۆن ئەبینی بەتایبەت لە وڵاتانی خاوەرمیانە، ئەفریقا و بەعام کولەن وڵاتانی ئیسلامی و وڵاتانی کە حکوومەتایی بەغایەت دیکتاتۆری و ضد ئینسانیان هەیە و ضدی حقوقی ژنان و بەرابەری ژن و پیا و کولەن ئەم وەزیەتە چۆن ئەبینی و ئەرزیابی تۆ لەم بابەتەوە بە مناسبەتی ئەم ڕۆژە تاریخیەوە چییە؟ بەڵێ قەرنێک و 10 ساڵ لەوە پێش ئەم مەسەلەیە هاتە مەیدان ئەساسەن ئەو وەختە لە ڕابطە لەگەڵ حقوقی کرێکارانی ژنە، بەڵام دوای ئەوە لە ماوەی ئەم یەقەرنا و یا زیاتر لە یەقەرنا کە تێپەڕ بووە بە سەر مبارزاتی کرێکارانی ژن ئەو وەختا لە ئامریکا و باقی وڵاتەکانی ترا، مەسەلەی 8 مارس و حقوقی ژن دامنەیەکی زۆر وەسیعتر و فراوانتری کردووە سەبەر. تەنیا بەوە کە مەسەلەی حق و حقوقی ژنانی کرێکار بێ بەوە محدود نەبووەسەوە، بەڵکە بە تۆر کولی لەسەر جایگای ژن لە جامعە و نەقش و دەورێ ژن لە ناو کۆمەلگا هەسی ئەم ساڵانەی دوای ئەو بە ئیسڵا کنگرەی بینەلملەلی کۆپنهاگە مبارزە بۆ حقی ژنان کراوە. مەسەلەکە بە مەسەلەی ژنانی کرێکار محدود نەمایەوە، بەڵکە بە تۆری کولی لە ڕابطەتر حقوقی بەرابەری ژن لەگەڵ پیاوە لە جامعە لە تەواوی کوڕەی عەرزا لە ئەم ماوە بەردەوام بووە. دەلیلەکەیشی ئەوە بووە کە سەرمایەداری دوای گەشتە سەندنی خۆی لە ئوروپا بلەخەرە تا ئەنازەیەکی زۆر توانی کە ژن بگەێرێتە ناو بازار کار و لە ئەم ڕابطە مەجبور بوو بەعزی حقوق و حقوقی پێ بدات و بتوانێت بە شێوەیەکی بەو شێوە وا خۆی گەرێکیە بتوانێت ئیسفادەیان لێ بکات. لەلایەترەوە هاتنەمەیانی تەبەقەی کاریگەری قودرەتمەند لە ئامریکا و لە ئوروپا بووە باعث ئەوە کە بەشێک لە حقوقی ژنان لە نێو جامعەدا بکرێت و وەکو شەهروان و وەکو ئەفرادی مساوی الحقوق بە ئیسلاح لە نێو جامعە چاوی لێ بکریە، هەرچەندکە لەم کشوەرە پێشڕەفتاریشە عەلارەغم پێشکەوتوخوازی خۆیان عەلارەغم مبارزاتێکی زۆر تەنگاتەن و گەورەی تەبەقەی کاریگەرکە بوو، هێشتا هەر مەسەلەی ژن نەیتوانی بە ئەو پلە بگەیت کە کۆمونیستەکان و شەخصی کە لارازیتکین منزوری بوو. بەڵام لە ئەم ماوەیە ئەگەر چاوی لێ بکەین لە مقایسەکردنی لەگەڵ وڵاتانی شەرق و وڵاتانی بەتایبەت بە قەوڵی ئێوە خاوەرمیانە کە لەوێ مەزهەب زاڵە بەسەر ئاداب و ڕسوم و تەواوی قەوانین و وجوهاتی ئیجتیماعیە لێرە دەستاوەڕا و پێشکەوتنگەرێکی تیا بە وجود هاتووە. ئەمە وەختێ تماشاکەین مبارزەیەکی هەمەجانبە لە ڕابطەتێک مەسەلەی بەرابەری ژنە لە قەرنی گوزەشتا لە تەواوی وڵاتانی دنیا بووە. یەک بە یەک قانون و ئاداب و نەریتی ئیجتیماعی بە دەوڵەت و سەرمایەداران داسەپێنراوە، هەر لە مەسەلەی ئێرسە
بەداخەوە بگرێت تا مەسلەی حەقی مناڵ و تا مەسلەی جیایی تا مەسلەی مسافرت تا مەسلەی بەرابەری حقوقی دەستمزد تا گشت ئەوانە حەقی شەهروەندیە لە بەعضێک لە شوێنەکانە تا ئەو جێکە مبارزەی مردم و تەبەقەی کاریگەرتوانی بێتی توانیانە لە قوانینی ئیجتماعیە ئەمانە بێت بەڵام بەداخەوە هەر لە ئەم یەک قەرناوە بەتایبەت لە چەندەهەی ڕابردووە لە وڵاتانی مەسحەبی و لە وڵاتانی شەرقی دنیا بەتایبەت خاوەرمیانە و شمال ئافریقا ئەم مەسەلە پاشەکشەیەکی گەورەی پێکراوە و حقوقی ژن ئیسە نە لە رابطەتەک ئەوەکە لەگەڵ ژن لەگەڵ پیا و بەرابەر بنیان لە جامعە بەهرەمەند بن لەگەڵ پیا و لە قانونی مساوی بەڵکە هەر وەکو ئینسان وەکو تابعی بإصلاح درجة مساوي جامعة لقل كياوة أولا روشتوية جير سؤال وحملة كراوة بزورك لقوانين ولحقوقك كوكو إنسان شهروان هر بنيامك لجامعة كاهيتي لن أقل مدمر أرزيابي بكم لأم يقرن رابردوا هرچن لولاتانێکی پێشرەفتە وەکو ئوروپا و ئەمریکا مەسەلەی ژن تا ئەنازەیەک جوڵا و ڕووبەبەرەوە توانیوە بەعزە حقوقی فەردی و اجتماعی و قانونی لە عەرزەی کار و اجتماع و سیاست و هەموو ئەمانە بۆ ژنان دابینکات هەرچەند ئەزانین هەرچەند ئەبینین بە چاو خۆمان کە لە جوامعی ئوروپایە ژن ئەتوانێت لەباری فەردیەوە بۆ خۆی ئازادیە بێ خۆ ژن ئەتوانێت لەباری اقتصادی و استقلالی ئەبێ حتا توانێت لەباری سیاسیەوە بۆ خۆی پێشڕەوی بکات و لە شوێنگەرێکا بتوانێت بگەیە بە ئیدارە و مەنسەب و مەقاماتێک بەڵام هەر لە ئەو وڵاتانیچە هێشتا هەر ئێمە هەر ئێستاش وەختی تەماشای میدیای ئەم وڵاتانە ئاکەین هێشتا هەر لە نابەرابەری هەیەکە لە بین ژن و پیاوە هەست لە رابطە لەگەڵ حقوقا لە رابطە لەگەڵ دابەرزاننا لە کاروبارە لە رابطە لەگەڵ بەعزە شووناتێکی اجتماعیە هێشتا لەوێشم هێنە تەکمیڵە بە وجود نهاتووە بەڵام ئەگەر ئەم ئەرزیابیە لە سطحی جەهانە بکەین و تەنیا بە ئەمریکا و بە ئوروپا مەحدودینەکەینەوە ئەکرێ بڵێن کە حمڵەیەکە لە یەک قەرنی گوزەشتا و بەتایبەت لە نیوەی دووەمی قەرنی بیستمەوە بە مەسەلەی ژنان و حقوقی ژن کراوە بۆ سەبایس ئەوەکە ئەو ئارمانخواهیەوە کۆمونیستەکان و بنیامگەر پێشڕەو بوویان بۆ ئەوەکە مەسەلەی ژن لە جامعە بجوڵێنن و بۆ بەرابەری و مساوی الحقوقی لەگەڵ پیاوە تێبکۆشن تا ئەنازەی پاشەکشەی پێکراوە و ئیمڕۆ بەتایبەت لە ئەو مناتخاکە من عەرزم کرد لەوانە ئەم مەسەلە زۆر وەضعێکی دەردناک و زۆرکو یەکێک لە مەعزەلە پێچیدەکانی بەشەریەتی ئیمڕۆیتیا دەرهاتووە کە هەموو ڕۆژێک ئێمە لە میدیای جەهانیەوە ئەیبینین و ئەمە یەکێک لە ئەمەیانەکانێکە کە بنیامگەرێکی بنیامە ئازادی خواز و سوسیالیستەکان ئەبێ بڕۆنە شەڕی و لە ئەم مەیدانە بتوانن ئەو حقوقەوە بۆ ژن دابین کراوە و ئێمە وەکو سوسیالیست عەقیدەوان پێیە بتوانین دابینی بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ تۆزاکانەوە هەمان و دەستگەر هەر وەکو بۆ خۆش ئیشارە پێکرد زیاتر لە 100 ساڵەیانی دەقیقاً 105 ساڵ لەم تاریخە ئەو گزەرێکە کلارا زیتکین لە کۆنفرانسەیە ئەم ڕۆژەی پیشنەهات کرد خۆشە ئیشارەت پێکرد ئێمە ئەگەر بمانەوێ بیکەینە دوو بەش وەکو ئوروپاکە لەگەڵ وڵاتانی ئیسلامی و بەعام ئەفریقا و ئاسیا قابلی مقایسە نییە ئەو دەستاوەردانەی کە بەرحاڵ لە ئوروپایە نسبەت بەم مەسەلە بووە بەڵام سوالێک لێرە دێتە پێش وایە لە ئوروپا مشەخەسەن بەم هەدەفە گەیشتووەن ئەو شتێکە لەم کۆنگرە 104 ساڵ لەوە پێش مەترەکرا لەلایەن کلارا زیتکینەوە لە کۆنگرەش ئامە تەفویض کرا و ئەگەر ئەرێ علایمەکانی چییە و لەولاش لە وڵاتانی مەذهەبی و دیکتاتۆری و ئیسلام زەدە ئایا واقعاً نسبەت بەو 104 ساڵە هیچ دەستاوردێک بووە یعنی قەدەمێک چەند قەدەم نسبەت بەو دەورانە بەو 105 ساڵە لە وڵاتانی ئیسلامی و ئاسیایی و ئەفریقاییش حقوقی بەرابەری ژن و پیا و پێشڕەوی بووە یان نا؟ ئەگەر بەبنا ئەو کۆنفرانسەدا بنین بەنظر من لە کشوەرگەر پێشرەفتەی سەرمایەداری غەرب و ئەمریکا ئەو دەستاوەردانەوە ئەوان گەرێکیان بوو پێگەیشتن ئەو دەستاوەردانە یا ئەو مەبناکە دایان نا بۆ مەسەلەی 8 مارس ئەوە بەنسبەت داخوازیگەری وا ئیسە جنبشی ژنان لە سەراسەری دنیا و حتا لە کشوەرگەر دواکەوتووە ئاسیان ئەوێ کەم بوو ئەو دەستاوەردانە مەحدود ئەو دەستاوەردانە کۆتا بوو لەو ڕابطە و لە کشوەرگەر غەرب بنیام ئەتوانێ بەریسە بە چاو خۆمان ئێمە ئیبینین کە لەوە فەراتر و لەوە واوەتر چووە و دەستاوەردای مبارزەی ژنان تقریبا لەوانە زیاتر جێبەجێ بووە وەلێ وەختە لە زاویەکی
ئینسانی و تماشای بکەی هێشتا لێریشە لە ئەو کشوەرانیشە وەختی یانێ لە زاویەکی عمومیترە و تماشاکەی یانێ بەرابەری کامڵ و بدونە قەید و شەرتی ژن و پیا و لە هەموو بوارەکانی زندگیە تواشاکەی ئەدینی هێشتا لە کشوەرگەر پێشڕەفتە ئەجمڵە مەسەڵەن لە ئەڵمانە هێشتا شەڕ لەسەر ئەوەسە کە دەستمزدی ژن و پیا بۆچی وەکو یەک نییە بۆچی بەرامبەر بەکاری مساوی هێشتا ژن لە ئەڵمانیشە حقوقی کەمتر وەرئەگرێت ژنی کرێکە لە هەموو ئەوروپا وایە بەڵێ هەر ئێستاش ئەمە موجودی ئەس هەر ئێستا شانسی ئەوە کە ژن شانسی بەرابەری بێ بۆ ئەوە کە لەگەڵ پیاوەدا بمەرزێ هێشتا هەر ئەو شتە بە تەواوی ڕعایەت ناکرێت ئێستاش لە عەرسەی کۆمەڵایەتیە ژنان لێرە مەحدودیەتهایەکی جنسیان هەیە هەر لەبەر خاتر ئەوە کە ژنن بەعزا حقوقۆکیان بازم لەناو کۆمەلگا هەم بە شێوەی عادەت ئیسە بە شێوەی قانون من نەمدیوە کە قانونەن حەقی ژنێک پایەماڵ بکرێ بەڵام بە شێوەی عادەت و ئاداب و ڕسوم هێشتا هەر هەست بەڵام لێرە پێشڕەویگەرێکی عەزیمی کردووە کە ئەسڵەن قابل مقایسە لەگەڵ وەختێکا کە ئەوان هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنیان دانا ئەسڵ قابل مقایسە لەگەڵ ئەوانان نییە بەڵام ئەگەر هەڵگەڕێنەوە بۆ باقی کشوەرەکانی تر غەیرت لە کشوەرگەری سەرعەتی و سەرمایەداری پێشڕەفتە لەوانە بەداخەوە ئەتوانم بڵێم کە پێشڕەویەکی زۆر 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 کەم کراوە ئیمڕۆ تماشاکە باش لەسەر ئەوە کرێت ژن لە کشوەرگەر ئیسلامیە ئەبێ هۆشی بەخۆی بێ کە نەکوژرێت هۆشی بەخۆی بێ نە تەنیا دەوڵەت و حکوومەت و حاکم شەرع و قاتڵ حکوومەتی بەڵکە برانەی کوژێ باوک نەیکوژێ شو نەیکوژێ حتا زاوان نەیکوژێت ئەبێ هۆشی بەخۆی بێ جۆرە بڕێتە دەرەوە کە لە ئێنزار خەڵکە خانەوادەکەی سووک نەبن ئەشێ 1001 دانە قەید و بند و دەست و پاوەن کریازە دەست و پایەوە بەسراوەسەوە و حقوقی لە ئەو ڕابطە پێشڕەوی نەکردە لەلایەک وەختی تماشای حەجمی مبارزاتی ژنان ئەەکەی ئەتوانین بڵین لە دووسێ دەهەی گوزەشتا لاقل لە ئێرانە لە دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیەوە بە ئەنازەی شاید یەک قەرنی بەر لە ئەوە مبارزاتی ژنان کراوە مبارزاتی جەسوورانەی ژنان بووە هەم مردم وە بە تایبەت خودی ژنان لە هیچ جەسارەت و لە هیچ بێباکیەک خۆیان نەپاراستووە و بۆ هاتنە بۆ بەدەساوردنی حقوق خۆیان تەواو تەلاشی خۆیانیان کردووە بەڵام وەختی تماشای پێشڕەویەکەیان ئەەکەی بەرامبەر بە حکوومەتگەرێکی مەسەبی سەرکردگەر وەکو جمهوری ئیسلامی وەکو حکوومەتی ئەفغانستان وەکو عێراق وەکو کشوەرهای ئیسلامی شماڵی ئافریقا وەکو تورکیا وەکو سووریا وەکو عێراق وەکو ئوردن وەکو تەواوی ئەو کشوەرگەر وانە لە منطقەی خاوەرمیانە ئەبینی کە ژن هێشتا بۆ ئەو بتوانێت کە دەست ئاوردێکی باسەبات دەست ئاوردێکی کە بوو بێ بە قانون و بتوانێت لە پەنایە کەرامەت و حیسیەت خۆی لایەکەوە و لایەکی و لەباری اجتماعی و لەباری قانونی و حقوقی و حقوقی خۆی بەڕسمیەت ناسی بێ و تەسبیح کرد بێ متەئەسفانە ئەمە بەدەست نەهاتووە و خودی هاتنەمەیانی ئیسلامی سیاسی لە ئەو منطقە یەکێک لەوە بووە گرنگانە بووە کە بووە سەبایس ئەم قەزیەوە بووە سەبایس پاشەکشێکردن بە جنبشی مبارزەی ژنان ئەلبەتە ئەم جنبشە هەرچەند لەباری بەدەست هاوردنی حقوقەوە هەروواکە من عەرزم کرد هێشتا دەستکەوتی ئەوای بە وجود نەهاوردووە بەڵام غولێکی گەورەیەکە لە ئەو منطقە خەوتووە و هیچ تەغییر و تەحوڵێک بەبێ جوڵانەوەی جوابدانەوە بە ئەم مەعزەڵە گەورەیە ناتوانێت لە منطقە بە وجود بێت و هەر تەحوڵێک وا لە ئایندا بخڵقێت لە ئەو وڵاتانە حتما مەسەلەی ژن و جوڵانەوەی ژن نەخشێکی ئەساسی و نەخشێکی تعیینکردنەوەی هەبێت و ئەمە شتێکەوە ئیسە ئێمە ئەیبینی و تەواوی دیکتاتۆرەکان و دەوڵەتگەری سەرکردگەر جوان لێ ئاگادارن کە هاتنەمەیانی ژن و بەربوونی مبارزەی ژن یانێ ئەوە کە ئاڵوگۆڕی ئەساسی لەو جاوە بە وجودێ یانێ حکوومەت ئەڕوخێت یانێ دەسەڵات ئەگۆڕێت یانێ زۆر کار لە جامعە ئەکرێکە لەم دیوگە و دیوێیاکەن ئێوە کوبانیتان دیوە کە بۆ سەوێردی زبانی سەراسەری عالەم لەبەر خاطر ئەوە کە ژن لێ نەتوانی بە پای خۆی و بە دەستی خۆی دێ سابتکاکە لەگەڵ پیاوە بەرابەرە کە لەوێ توانی قانون بە وجود بێرێت و قانون دابنێ قانونێکە پێشڕەفتەتری قانونێکە گەرایکی کشوەرگەری ئیسلامی و لە خاوەرمیانە بە تایبەت ئەسڵ بەخۆیانەوە نەیاندیوە و ئەمە یەکێک لە ئەو جنبشە هەرە مهمەکانەکە لە خاوەرمیانە لە تەحوڵاتی داهاتووە ئەتوانێت نەخشی ئەساسی بێت و ئەمە خۆی جێگەی دڵخۆشی و ئەو جێگەی ئومێدەیەکە ئێمە بۆ ئایندەی ئەو منطقە دابینێت. هەمایان گودازگەر جنبشی ئازادی ژن لە مبارزە لەگەڵ ڕژیمای دیکتاتۆری و ئیسلامی و مشخصەن ئەوان باسی ئێمەکە ڕوو بە ئێران و جمهوری ئیسلامی حاکەمەچن لە سەرتاسەری ئێرانە و لە کوردستانیش مشخصەن ئەساسەن چ نەقش و وەزایفێکەوێتە سەرشانی و ئەرزیابی ئێوە لە جنبشی ئازادی ژن چییە؟ ئایا پێت وایە
دەکرێت لە دوای 105 ساڵ لە ئەلامی ئەم ڕۆژە تاریخی وەکو ڕۆژی جەهانی ژن کە بە تەسویب گەیشتەوە بە ڕەسمی ناسراوە لە تەیەم زیاتر لە یەک قەرنە تەلاش و مبارزە کراوە. ئایا لە دنیای سەرمایەداریە و لە نەوعی حکوومەتایی سەرمایەداری ئیسلامی دواکەوتووی وەکو جمهوری ئیسلامیە ئایا ژنان کوتمان تەجروبەی 105 ساڵیان لەم تەلاش و مبارزە هەیە دەکرێت واقعان لە دنیای سەرمایەداریە لەمە زیاتر بچنە پێشەوە بەم تەلاش و مبارزەیان یان ئەمە لە گرەویەوەیە کە ئەم نەوعە لە حکوومەتانە سەرنگون بێ و حکوومەتێکی ئازادیخواز و بەرابەری تەڵەب و حکوومەتێکی سوسیالیستی بێتە سەرکار کە ژنان ئەتوانن بەم حقوقە تەواو قەدەی خۆیان بگەن. ئێمە هەمیشە وتومانەوە کولی ئەم جنبشی ئازادی ژنی چه شعارێکی بووە کە معیاری ئازادی جامعە ئازادی ژنە. یعنی وەختێک ئەم ئازادی بێقەید و شەرط و تەواو کەماوە بۆ ژن بە ڕەسمیەت ناسرا لە جامعەیەکە ئەو جامعە ئازادە. جا ئێوە تەسەوری کرد بزانن ڕژیمە وەکو جمهوری ئیسلامی ئەتوانێت ئەوە قبوڵ کات. ئەمە ناقوسی مەرجی جمهوری ئیسلامیە کە بیەوێت ژن ئازاد بێت. ژن ئازاد بێ یانێ چی؟ ئێمە لە ژمانی ڕژیمی پێشووە مبارزەی ژنمان بوو وەلی لەو وەختا کەس بۆ ئەو مبارزەی ناکرد کە حجابی نەبێت، کەس بۆ ئەوەی مبارزەی ناکرد کە خەتەر نەکرێت، کەس بۆ ئەوە مبارزەی ناکرد کە براکەی نێکوژەکە نێتە دەرەوە کە لیباس مانتۆکەی ئەبێ لە زانوی بەرەو خوارتر بێ فڵان میشت. ئەوە کە من باسم کرد ئەومە کرد لە پێشترکە ئەم مبارزە ژنانە خەتنشینی پێکراوە، بەڵام دروسە خەتنشینی پێکراوە بۆ خەریکە ئیسا لەسەر شتگەرێ وا پێشتر ئەسڵ لە مخیلەیان نەبوو، ئەسڵ بۆی مەترەف نەبوو خەریکە مبارزاکە. لەلایەترەوە ئێمە دیومانە لەم 35 ساڵە وەسیعەن و بە شێوەی توودەی هاتووە سەمەیان وا هاتووە سەمەیان کە دوژمنەکەی کە عبارەت بێ لە جمهوری ئیسلامی ئەزانێت کە ئەگەر ئەمە بێتە خیابان و بتوانێت ئەم خاستگەریە جێبەجێکات یا ئەشێ ئەو ببێت یا ئەشێ جمهوری ئیسلامی بێت. هەر بۆیە سەرکوتی ئەکا بە هەموو هێزێکەوە. ئەمە دەلیلەکە هێزی، ئەمە دەلیلەکە هێزەکە ئەسی دەکەن بەسەر بچاو ژنە، ئەمە دەلیلەکە ئێسی کە 1001 دەستگای سەرکوتگەر و ژیرەخۆری نزانیان دانا بۆ ئەوە کە بەس بەربگرن بە ئازادی ژن، بەربگرن بەوە کە ژن مووی سەری بە دەرەوە نەوێ، بەربگرن بەوە کە ژن نەتوانێت شادی بکە، نەتوانێت لە خیابان پێ بکەنێ، نەتوانێت هاوسەر خۆی بگرێت، نەتوانێت لە جامعەیەکی شادا موزیک گوێچکە باگۆ بتوانێت لە پارتی و جەژنا بێت، نەتوانێت وەک بنیام بژیت. دروسە لە جامعەی ئێرانە حتا پیاویش ئەو ئازادیە نیە وەک بنیام ناژی و 1001 قەید و بەندی هەیە. بەڵام لە مۆرد ژنان و مەسەلەکە لەبار کەیفیە و فەرقەکەی ئەوەیە کە ئەگەر ئەوان بێنە مەیان ئەشی یا ئەوان ببن و ئازادیە بێ قەید و شەرط و تەواو و کەماڵەکەیان یا جمهوری ئیسلامی بێت و سەرکوتگەریەکەی. بە نەزەر من هاتنەمەیان جنبش ئازادی ژن و سەرکەوتنی یانی نابودی جمهوری ئیسلامی. من ناتوانم تەسەور بکەم کە جمهوری ئیسلامیە کە ئیسە وجودی هەست بتوانێت حتا 50% شتێک وا لە کشوەرگەر غەربیە بۆ ژندابین کراوە بتوانێت قبول کات و هێشتا بمێنێتەوە. من ناتوانم. شاید زۆر کەس تحلیلگەری و یا کەسگەرێک وا لە زاویەی ئیسلاح تەڵەبیەوەی ئەوەیە لە زاویەی دروستکردنی خۆشەڵکردنی جمهوری ئیسلامی و تماشای مەسەب و جمهوری ئیسلامی و 36 ساڵ سەرکوتگەری عەلەی ژنانەکەن کە بتوانن شتێ وا لە زەهنیان نابێ. بەڵام من خۆم شخصەن تەسەوری ئەوە ناکەم کە جمهوری ئیسلامی وجودی بێ کە ژن تیا ئەو جۆرە کشیاوی ئینسانە ئازاد و بەرابەر لەگەڵ پیا و بژین و بتوانێت بە مقدراتی خۆی حاکم بێت و سەرنوێشتی خۆی تاینکە. من ناتوانم شتی وا تەسەور بکەم. ئەو ڕۆژە بە نەزەر من جمهوری ئیسلامی سەرنگون کراوە. بە ئیزافەی ئەوە هەروە ئێوە کە باستان کرد ئەنێتەوە مەسەلەی کوردستان. لە کوردستانە مەسەلەکە تازە تا ئەنازەیە فەرقەکات. فەرقەکەی عبارەتە لە ئەو زاو ئەحواڵێک سیاسی کە هەل لە ڕۆژی لە سەرکار بەسەر هاتە سەرکاری جمهوری ئیسلامیەوە لە ئێرانە وجودی بووە. ئەویش ئەوە بوو کە لە کوردستانە جنبشی ڕادیکال و ئازادی خوازانە وجودی بوو کە بکەوتە بەر هێرش و سەرکوتگەری جمهوری ئیسلامی. ئەم سەرکوتگەریە بە مقاومەتی ملیۆنها خەڵک لە کوردستانە ڕوبەڕوو بوو کە لە نێو ئەم مقاومەتە ژنان هەستێرەیەکی گەشی ئەو مقاومەتە هەموو کەس ئەزانی. هەل ڕۆژەکانی ئەوڵۆ لە مقاومەتی توودەیی شارەکانی کوردستانە ژنان لە سەفی ئەوڵەوە بە هەموو هێزێکەوە بەرامبەر بە دڕندەخۆیی جمهوری ئیسلامی وێسان. هین ئەوە نەبوو کە ئەوان سرفەن ئازاتر بوون لە پیاو، هین ئەوە بوو کە جمهوری ئیسلامی دەقیقەن نابەرابەری ژن وەستەمکێشی ژن و ژێر چەپۆکەی ژنی ناوە بەرامبەر خۆی وەکو سیاسەتێک بۆ ئەو بتوانێت حاکم بێ و ژنانیش ئەمەیانە ئەزانی. هەر بۆیە لە مەیانە بوون و لێبراوانە و زۆر پەیگیر و منسەجم بەرامبەر بە جمهوری ئیسلامی وێسان. بە جۆرێکە لە تا ئیسەش وەختی ئێمە تماشاکەین تاریخی 36 ساڵی گوزەشتە تماشاکە
لمبارزة قانوني، مبارزة علني، مبارزة مخفي، مبارزة مسلحانة، مبارزة فرهني، هاتنا خياباني برانبر بە جمهوری ئیسلامی دروستکردنی کۆمەڵ و تەشەکولهایەک بۆ گرتنی حەقی ژنان و ڕێخستنی هەشتی مارسەکان لە ئەم ساڵانەوە ئێمە دیومانە ئەلا ڕەغمی تەواوی سەرکوتگەریەکانی جمهوری ئیسلامی هەر بۆیە ئەمە ئەم بەشە ئەگەر من تەماشایەکەم من وازانم یەکێک لە خۆشبین کونەندەترین ئەرسەکانی مبارزەی کۆمەڵانی خەڵکە لە کوردستانیشە بەرامبەر بە جمهوری ئیسلامی و بۆ کردنەوەی فەزای باز و ئازادی سیاسی لە داهاتووە. جنبشی ئازادی ژن لە ئێرانە بەنظر من هە لە موقعیەتێکی زۆر مناسبە هین ئەوە نیە ئەوەی ئیمڕۆ بەدەستهێنابی 36 ساڵی تەواوە خەریکە تەجربە و ئەندوختە بوو ئەنێ بەیەکەوە لە هەموو شارە نەتەنیا لە شارەکە لە هەموو دێهاتێک لە هەموو منتەقەیەک لە هەر کوێوا 20 دانە ژن هەن باسی مبارزەکردن و بەرامبەر بە جمهوری ئیسلامی و حکوومەت و دین و مەذهب و مەلا و ئاداب و ڕسومی مەسەبی و کۆن لەناو دڵیانە هەیە و ئەم زەمزەمە لەناو ژنانە هەمیشە هەیە. هەر بۆیە هەر لە ئێرەوە ئێمە لەسەر 8 مارس قساکەین، بۆیە هەر لە ئێرەوە خەریکین داواکەین ئامادە بین بۆ ئەوەکە جارێکتر دوای ساڵێک مبارزەکردن عەلەی جەهل و خورافە بۆ بەدەستهاوردنی حقوقی بەرابەری ژنان بۆ بەدەستهاوردنی ئازادی ژن ئەشێ ئامادە بین و بتوانین 8 مارسێکی ئابڕوومەندانە و جارێکی تر پەرچەمەکەمان بەرزۆکەین بڵین ئێمە وەکو جاران لە مەیانەین و تا بەدەستهاوردنی حقوقەکانمان و دابینکردنی ئازادی ژن دانانیشین و کۆڵماکەین. بەڵێ هەمایون گودازگەر هەر وەکو ئاگاداری لە چەند ساڵی ڕابردووە پێت وابێ نەقشی ژنان لە تەحولاتی وڵاتانی بێستا شمالی ئەفریقا وەکو میسر و تونس و ئەم وڵاتانە و ئەم ئەواخرانەشە کە هەروە لە گۆشەی لە جێگایەکشا ئیشارەی کورتت پێ کرد لەم ئاخرانەشە مقاومەتی قارەمانانەی ژنان و پیاوان و کولەن ئینسانای ئازادی خواد و بەرابەری تەڵەب لە کوبانی ئەلەی بە ئیسلام نوێنەرانی ڕاستەقینەی ئیسلام و ئیسلامی سیاسی وەکو داعش چه نەقش و دەورەیەکیان بووە و ئەم نەقش و دەورەی ئەم ژنانە لەم وڵاتانی شمالی ئەفریقا و مشەخەسەن تەجروبەی کوبانی دەتوانێت چ تاسیراتێکی بێ لەسەر تەلاش و مبارزەی ژنان لە ئێران و کوردستانیش؟ هیچ کام لەم مبارزانە بەبێ مبارزەی ژنان نێتوانی بچێتە بەرەوە. انقلابی مسریان هەموو کەس لە بیرە مەیانی تەحریر بەبێ ژنان بەبێ ئەو ژنە سوورانە کە هاتنە مەیان نێتوانی ئەو ببێ بە مەیدانی تەحریر. تماشاکەن لە تونس وەختێ تماشاکەی بەبێ بەشداری ژنان نێتوانی ئەو انقلابە ئاوا سەرکەوێ و تواشای تەزاوەراتەکان کەن تواشای تەواوی ئەو حرەکاتانە بکەن و لە ساڵانی ڕابردووانێ بوو. لە کشوەرگەر جنوبی شمالی ئافریقا و ئەوانەی کە ئەو تەحڕکات هەیە کە بە وجود هات بەشداری ژنان بەرچاو بوو. بەڵام مەسەلەی کوبانی تۆزێ فەرقی کرد. مەسەلەی کوبانی بە ئیسلاح شکلێکی پێشڕۆ و شکلێکی عەمەڵی لە هاتنەمەیانی ژنانی تیا بوو کە ئیتر قسە لەسەر ئەوە نەبوو کە کەس ژن هان بدا با خۆی بڕۆتە مەیان بێژێ منیش لەگەڵ تۆ بەرابەرم، بەڵکە ئیتفاقەکە کەوت بوو بە عەمەڵ بوو بە پراکتیک. هەموو کەس لە دنیا دیان وەختە چاومان کردەوە و جەماعەتێکمان نەدی لە خیابانە مبارزەکەن بڵێن ئێمەش لەگەڵ ئێوە بەرابەرین. جەماعەتێکمان دی کە لە سەنگەرە لە سەتی ئەوەڵەوە بوون و خەریک بوون عەمەڵەن دژمنێکی ڕەش وەکو داعشیان تێکەشکان. جەماعەتێکمان دی کە لە شارەکانە قانونی جەزیرەیان دانا، کانتۆنی جەزیرەیان دانا کە وتیان ژن ئەشێ ئەمانە قەوانین بە یەک گەڵاڵەیان کرد و وەکو کشوەرگەری پێشڕەفتەی ئیمڕۆی دنیا وتیانە ژن ئەبێ ئەمە قانون و مخابڕاتی بێ هەروواکە هەموو کەس دیبیەسی. ئەمە مهمیەکەی ئەوە بوو کە چرگەرێک ساڵهای ساڵ بوو مبارزێ بوو ئەکریا بەشێکی گەورەی لە گۆشەی کیچکۆلە لە دنیا کە نێوی کوبانی بوو پراتیک کریا. ئەگەرنە پێش ئەوەیشە ئەو خاستانە لە کشوەری وەکو ئێران لە دوای انقلاب هەر ئەو خاستانە بۆ ڕادیکاڵیە شاید لەوەش ڕادیکاڵتر لە دەیان و لە 30-40 لانە ئەوڵ هەشتی مارسەکانە گەڵاڵە کریا بە قەتنامە کریا بە داخواست مبارزەی بۆ کریا فرەیەکی بەدەست هات فرەیەکی شەڕی بۆ کریا و دژمن سندیەوە بازم مبارزەی ئازادی ژن سندیانەوە لە دژمن ئەوە هەمیشە شەڕێکیا بووە. ژنان لە انقلاب ئێرانە لە زۆرێک لە مەیانەکانە هەروە کە باسم کرد ئەجمڵە عەرسەی مسلحانە بەشداریان بوو ئەوانە گشتی و بەڵام لێنەگران هێشتا ئەوە کە ژن بگەیە بە ئازادی هێشتا مۆزوع مبارزە بوو، بەڵام لە کوبانیە لە مۆزوع مبارزە بوو بە عەمەڵ
دیمان لە فەرماندەیی گشتی شوێنێکەوە کە خەریکن عەلەی هێزێکی ڕەش وەکو داعش مبارزەی مسلحانەکەن ژن بوو تا ئەوە کە لە شوێنێکە کە ئیالەت تێقەرارە فەرماندەهی بکرێت لە فەرمانداریەکەیەوە لە شارەداریەکەیەوە و پیادەکردنی قانون و مقارڕاتەکەیەوە هەموو ئەمانە ئێمە دیمان کە عەمەڵەن ژنان تیا بەشداری بوون و ئەمە تەئسیرەکەی مستەقیمەن چووە سەر جەوامعی دەوروبەری کوبانی وڵاتانی هاوسێی سووریا چووە سەر ئەوە کە لە تورکیا لە تەواوی شارەکانە مردم بۆیان دەرکەوت کە بەڵێ ئەکریە لە دڵی ئەم ڕەشی دەورانە ڕۆژە ڕەشیشاکە سەرمایەداری و شوەرگەری سەرکوتکری منتەخە بۆ خەڵکیان دابین کردووە ئەکریە بازم بیتە مەیدان ئەکریە ژن بێت هاوار بکاتوە بگەیە بە حەقی خۆی لە عێراق هەروەها لە ئێران هەروەها لە تورکیا هەروەها لە تەواوی کشوەرگەر منتەخە دەنگیدایەوە نەتەنیا لە کشوەرگەری منتەخە لە ئەو پەڕی دنیا دەنگیدایەوە کە ژنان و مردم ئەگەر متحد بن هەرچەند شکۆلە بن هەرچەند پشتیوانیان کشوەرگەری دەوڵەت و زلهێزەکانی وەکو ئەمریکا و غەرب نەبێت بەڵام ئەتوانن موافقیت بەدەست بێرن و بگەین بە ئەو ئارزوانەوە خۆیان هەیە ئەمە پەیامێکی کوبانی بوو کە لەسەری هەم لە سنەوە بگرە تا مەریوان و لە ئامێدەوە بگرە حتا شارەکانی تری سووریە سەرچۆپی بۆ گیریا و ڕێزی لێ گیریا و ئەم جارە جەژنی سەرکەوتنی بۆ ڕێخەلیا ئەمە پەیامەکەی بوو و ئەمە بووە مایەی دڵخۆشی و خۆشحاڵی ملیۆنها نەفەر خەڵک لە ئەو منتەقا و هەموو کەسێک بۆ ئاوات و ئارەزووە و خەریکە مەبارزاکە کە بتوانێت لە وڵاتانی خۆیان بتوانێت ئەمە بە ئیسلاح عەمەڵی بکات و بیکا بەکردەوە. هەمان گودازگەر بە عنوانی ئاخرین پرسیار دوو تا سێ دەقە زیاتر وەختمان نەماوە ئەویش ئەم پرسیارە ئەوە مەتراکەم ئایا ئەگەر ئەم هەموو تەلاش و مبارزە کە چ لە سەطحی ئوروپایە و مشخصەن لە وڵاتانی ئاسیایی و عەقەب ئوفتادە و ئیسلام زەدە و حکومەتای ئیسلامی حاکمن کە شکۆلەترین حەقی ژنان بە ڕەسمی ناناسرێ و حتا لەلایەن مەرد سالاران و بە قەولی خۆشت ئیشارە پێکرد برا و باوک و زۆر کەسی دیکە کە ئەم حقوقە زایاکرێ ئەگەر قەرار بێ ئەم هەموو تەلاشەکە لە تێی ئەم سەد زیاتر لە 100 ساڵەش کراوە لە زەرفێکە لە تەشکیلاتێکە لە دەور پەرچەمێکی مشەخەص کە دفاعەکە لەم حەقەوە تەلاشەکە بۆم بەرابەری ژن و پیاوە ئەگەر لە زەرفێکی وایە متشەکل نەکرێ ئایا پێت وا بێ ئەو زاعەکە بە نەفعی ژنان تەغییر بکات؟ ئێمڕۆ هیچ دەسەیەک لە ژنان نییە کە عەقیدەیان بەمن نەبێت تماشای عەرسەی سیاسی ئیسە من باسی خاوەرمیانە ناکەم خاوەرمیانە بکە بەدەیان و سەدان تەشەکل هەیە کە هەرکامی بەجۆرێ ناوی بەخۆیەوە ناوە ئازادی ژن ئەو دانەکە ڕەهایی ژن مبارزە بۆ مافی ژن هەموو شتێتر کە من نامەوێت ئیسە وەختی ئێوە کرد وەختمان مەحدودە گەرێتەوە سەر ڕێکخراوە هەموو کەس ئەزانێت کە بەربێ ڕێکخراوە بوون بەبێ تەشەکل و بەبێ ئەوە کە تۆ ڕێکخراوێک کرد بێت ناتوانێت یەک قەدەمیش بنیتە بەرەوە بەڵام من لە ئەم پرسیارەی ئەوە زیاتر بە سیاست حاڵی ئەبم ئەوی چه سیاستێ زاڵ بێ بەسەر ئەم مبارزەی ژنان دەقیقەن مەنزوورمە وەلا و پەرچەم و پلاتفۆرما بێت چی بێ؟ بەڵێ جا منیش هەر گەرەکم بۆ ئەوتان هەڵسکەم من پێم وایە کۆمۆنیستەکان پێیگیرترین پەرچەمیان هەیە بۆ بەسەرنجامگەیشتنی حقوقی بەرابەری کامەڵ و تەواوی مبارزەی ژنان بە تۆری واقعی عەرسەی ژنان مبارزە بۆ ژن ئیمڕۆ تەنیا تایبەتی کۆمۆنیستەکان نییە بورژوازی ناسیۆنالیست حتا لە نێو مەسەبیەکانە باس ئەواتریە کە ژن ئەشی حەقی بێت هەر کام لەمانە بە گوێرەی سیاست و بەرژەوەندی سیاسی تەبەقەتی خۆیان گەریکیانە لە ئەم عەرسا بۆ خۆیان چالاک بن و ئەگەر کەسێک گەرێکیە ئەم هەموو مبارزە ژانانە کە ژنان ئەیکەن ئەم هەموو لێبوردوویە ئەم هەموو خەسارەتە کە ژنان و جامعە لیان کەوتە لە ڕێی مبارزانە بگا بە سەرنجام بگات بە ئەوە کە ژنان بە تۆری واقعی لە جامعە بتوانن وەکو ئینسان ئەو جێگە و پێگەی خۆیانە بە وجود بێرن بە نەزەری من فقط سیاسەتی کۆمۆنیستەکان و سوسیالیستەکان ئەتوانێت سیاسەتێکی واقعی و تەواو کەماڵ بێت بۆ ئەوە کە ژنان بە تۆری واقعی لە تەک پیاوە لە جامعە بەرابەر بن هیچ ئەما و ئەگەرێکی تیان نەمێنێت هیچ ئەوە کە فەرهەنگی توودەی خەڵکی ڕێگە نادا کە ئەم کارە بکەیت هێشتا زووە بۆ ئەوە کە ئەو کارە بکەیت ئەم ژنان جارێ بعد بێسن نەبنە نازانم فڵان کار لە جامعە فڵان شغڵیان نەبێت هێشتا زووە ناکرێت جامعەی ئێمە دواکەوتووە بۆ کەسێک کە با لە ڕیشەی ئەم ستم کێشیە چ لەباری ئاداب و ڕسومی فەرهەنگی و ئیجتیماعیەوە و بەتایبەت چ لێدان لە ڕیشەی مەذهب تەنیا کۆمۆنیستەکان و سیاسەتەکانیان ناتوانێت کە تەرەفداری پەیگیری ژنان بێت چینی ترێکات لە ستمکێشی ژنان هیچ نەفعێکی نییە بەرعەکس
لاچوونی ستەمکەشی ژن و هاتنمەیانی بێقەید و شەرتی ژن ئەنرژیەکی یەکجار زۆر بۆ کاریگەران و کۆمونیستەکان و سوسیالیستەکان ئازاد ئەکا هەر بەم دەلیلە تەرەفداری بێ ئەملا و ئەولا و تەرەفداری شێرگیری ئەوەنە کە ژنان ئازادی بەرابەر و بێقەید و شەرتیان بێ لەگەڵ پیاوان. جا جوابی سوالەکە ئەکا بە ئەمە ئەحزابی کۆمونیستی و کۆمونیستەکان ئەبێ تێبکۆشن بۆ ئەوە کە ڕابەری ئەم جوڵانەوە بەدەستەوە بگرن و بتوانن یارمەتیدەری جوڵانەوەی ئازادی ژن بن بۆ گەیشتن بە بەرابەری کامڵ و ئەوان تەنیا سادەقترین و پەیگیرترین و قوڵترین نەقد و ڕخنەیان هەیە لە مەسەلەی ستەمکەشی ژن بە بڕوای من یار و یاوەری ڕاستەقینەی مبارزەی ئازادی ژن و من وازانم ئەمە تزمینی ئەکاکە نەگەڕێتە دواوە و سبەینێ بە بەهانە و بە جۆرهایەکی ترەوە بە ئیسلاح دووبارە دەستاوەردێکە ژنان بە وجودیان هاوڕوە لێیان نەتوانن بسێنێتەوە جاماوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی